یەکێک لە خۆشترینی ئەو کاتانەی کە پرۆگرام پێشکەشەکەیەوەیە باسی ئەوە بکەی بڵێ خانمانی کورد فلان شتیان کرد، خانمانی کورد چوونە فلان ڕیزەوە، خانمانی کورد ئەو دەستکەوتیان هەبووە. جا ئەمڕۆ یەکێکە لەو بابەتانەی کە بۆ منێکە پێشکەشکارێکی خانمم زۆر جێگای دڵخۆشیە کە بڵێم خانمان لە بواری وەرزشە بەرەو پێشونێکی باشیان لە هەرێمی کوردستان بینیوە، لە تیمی جیاواز لە یانەی جیاواز بەشدارە بن. بۆیە ئەم بەیانیەش دەمانوێت سەبارەت بە پێشکەوتنەکانی خانمانی کورد لە یانە وەرزشەکان گفتوگۆ بکەین، قسە بکەین سەبارەت بوو کە تا چەندە لەمپەر هەیە بۆ خانمانی کورد کە بێنە ناو بواری وەرزشەوە لەگەڵ کاژین ئاکرێیی کە 11 ساڵە یاریزانی هەڵبژاردەی عێراق بووە و دەرچووی کۆلیژی وەرزش و وەرزشەوانیشە لەگەڵمانە ئەم بەیانە. بەخێر هاتن تەکەین خات و کاژین بەخێر بەی سەر چاو جێی شانازین سپاس بۆ تۆ هیوای بەیانێکی پڕ لە وزە و پڕ لە ئێنەرژی و پڕ لە وەرزش بۆ خۆت بۆ خانمان ئەخوازم. بە ئاوها دەست پێ بکەین هەموو شتێک سەرمایە ئەڵێن سەرمایە گوزاری بکرێت لەو بوارە و لەو بوارە. سەرمایە گوزاریکردن تەنیا بەس مادە نییە بە پارە تۆ سەرمایە گوزاریکە هەندێک سەرمایە گوزاری هەیە معنەویە، بەڵام دواتر ئەبینی کە چ لە ڕووی جەستەییەوە تۆ بەرەو پێشەوە چوویتە، چ لە ڕووی کولتوریەوە بەرەو پێشەوە چوویتە. خانمان چەنێ لە پێشەوەن تا چەند گرنگە کە خانمانی کورد وەکو سەرمایەک چاو لێ بکرێن لە بواری وەرزشی لە کوردستان. یەکەم راپۆرتێکە ئێستا دیتمان کە منداڵێکی کچکە 8 ساڵانە سیرکە چوون خێزانی هەندەدە بۆ ئەوەی کە ببتە وەرزشوانێک ئەجل سواری بێ لە هەر یاریەکی بتن. ئەوە دەگەڕێتە ئەوەی کە ماڵەوە چەند گرنگی بەو ئەو شتانە بدەن. سپاس بخوا کە بە شێوەیەکی زۆر باش ئێستا سەقافەتی وەرزش لە ناو ماڵاندا هەیە، بە گشتی نەک لە ئەوانەی کە یاریزانەکانی کە لە ناو یانەن یان یاریزانن. بە گشتی وەرزش یعنی لە کوردستان جێدڵخۆشیە کە سەقافەت لۆ هەموو ئەو کەسانە دروست بووە کە وەرزش بۆ تەندروستی خۆیان یەکەم جار تەندروستی خۆت اینجا کە بوو دەستکەوت و وەکو جەنابەت باسی کرد. زۆر باشە. خات و کاژین بێگومان هەر کارێک چ بۆ پیا و چ بۆ ژن هەر کارە دەست پێ ئەکات کۆمەڵە سەختی دێتە پێشی و کۆمەڵە لەمپەر هەیە. ئەتوانین بڵین بۆ خانمان 2 جار و 3 جار زیاتر لەمپەر هەیە، بەس تایبەتی لەو بوارانی کە پێشتر لە کوردستان و پێشکەوتنەی بەخۆوە نەبینی بوو. ئەو لەمپەڕانی کە لە کوردستان هەیە بەرامبەر بە وەرزش بۆ خانمان چین کە تۆ خۆت لە ناو بوارەکەیت و لەمست کردووە. یەکەم شت بڕوا بەخۆ بوون یعنی زۆر گرنگە. ئەگەر من باسی خۆم بکەمە نمونەیەک بوو وەرزشوانانی کوردستان، ئەمن لە کۆمەڵگایەکی وە هاتیمە دەرکو بمە وەرزشوانێک ئاکرێ بۆ خۆمان دەزانین کە شوێنێکی عەشایرە، بەڵام چۆن من بڕوام بە خۆم هەبوو حەزم لەسەر کارەکە هەبووە لەوانەیە کە باز دەکرێن کە 2 جار و 3 جار قورسی هەبێت بۆ ئێمە، بەڵام هەر دەگەڕێتەوە سەر خودی ئەو کەسەی کە حەزی بوو کارەکەی هەبووە چۆن بتوانێت تەن خۆی بێنتە دەرێت، چۆن ئەو بربەستانە لا بدەت کە بووی دێنە پێش لەسەر ئەوەی کە کارەکە خۆی ئەو حەزێکە هەیە جێبەجێ بکاتن. وەرزشی شێکێکە لەو کارانەی کە دەتوانین بڵین نەک 2 جار و 3 جار بەڵکو 10 جار قورسە بۆ ئێمە کە بتوانین بینە دەرێ. بەڵام ئێستا وەکو باسم کرد زۆر بە شێوەیەکی بەرچاو و شێوەیەکی دڵخۆشکارانە ئەمە دەبینین کە سەقافەتی وەرزش لە یعنی پلەیەکی بەرزدایە. باش هاتو کاژین باسی ئەزمموی خۆت کە چکە زۆر جار هەیە تا ئەڵێ ئەو کەسی کە ئەزمموی هەیە پرسیار لەو کەسە بکە کە ئەزمموی هەیە خۆی لە ناو بوارەکەی بوو. ئەزمموی تۆ چۆن بوو، چۆن دەستت پێکرد و لەکوێ زۆر ئەتوانی بڵێ قۆناغێکی زۆر قورس بوو وە تێتپەڕان؟ ئەو قۆناغی سەرەتایی کە من قوتابی سەرەتایی بووم، یعنی بۆ من بوو ماڵەوە هەر شتێکی زۆر قڕوز بوو کە بتوانن کچێک ئزن بدەن بشتە دهۆکیان بشتە هەولێر دەربچێت لەو شارێک کە تێدا دەژیتن. ئەو قۆناغانە بۆ من زۆر ینی بڵێن قڕوز بوو، بەڵام بە هەر شێوێک بێت بابم پاڵپشتیم بۆ خوا ڕەحمی سەلامەت بی. گرنگە یعنی ئەو بربەستانە نەیلی بۆ من قڕوز بوو لەبەر ئەوەی ئەمن لە شوێنێک بووم زۆر جار یعنی عیبە بوو کە ئافرەت بشتە دەرێ جلی وەرزشی لەبەر بکات وەکو کوڕ تەعامل بکات. هەموو جار یعنی دەیان گوت زۆر کوڕانیە کاکە وەرزشە مەسەلەی کوڕانی نییە. ئەوجاوها یعنی دەردەچێت کە مرۆڤ دەبێ خۆی بەرە پێش ببە.
زۆر گرنگە کە ئەو خواستانی کە ئێمە هەمانە لە ژیان بتوانین تا ڕادەیەک هەم هەنگاوی بۆ بنین هەم بەرەوە ئامانجە بچینە پێشەوە جا زۆر جار لە خواستەکانی ئێمە ئەوەندەی کە دانیشین بە بیرکردن بیری لەکەینەوە هەنگاوی بۆ نانین لە خەیاڵی خۆت ڕەنگە وەرزشەوانێک هەبێ لە خیاڵی خۆی گۆڵەکات لە خیاڵی خۆی مەدالیا وەرەگرێت زۆر جار لە خەون بینی یعنی تو لە شوێنێکی زۆر دووری و دەبینی هەندێکی زۆر لە دەور و بەرتە کە چاڵ دەستی خەونە ڕاستی بەڵام تا چەند گرنگە کە بتانی ئەو خەونانە لەگەڵ ڕاستیات دەستیان تێکەڵاو بکەیت و ئەیتر خۆت بە چای خۆت ببینی تر جارێکی تر کە ڕاچەڵەکانی خەونە چەند ساڵێکیان پێویستە لە ناوەرزش یعنی ئەمن ناتوانم ئەو ساڵ بێمە ناوەرزش و یەکسەر ئەو خەونەی کە هەم بوو لە دیار هەندێکی زۆر بمە یاریزانێکی بەرچاو و خەڵک چەپلم بۆ لێدات و گۆڵ بکەم و ئەو شتانە یعنی وەختی دەوێت و قوربانی دەوێت و هەوڵدانی دەوێتون وەرزش لایانی کەم هەر وەرزشوانێک کە خوی پێ بڵین شارازایی و بڵین وەرزشوانێکی سەرکەوتووە لایانی کەم 10 ساڵی دەوێتن هەتا ببتە وەرزشوانێکی کامل لە ناو یاریگا خوی پێ یاریزان بێت و پێویست بە ئامۆژگاری ڕاهێنەر نەبێت لە ناو یاریگا یەکسەر بچە ناو یاریگا و بخۆی یاری خۆی بکات باشە جنابەت لە هەندبۆڵ تۆپی دەست با بڵێ لەو بوارە زیاتر وەرزش ئەەکەیت بۆ ئەمەیانت هەڵبژارد و پێشتر خولیاتە بوو بۆ هەندبۆڵیان نا هەر وەرزش بێ بەس من بچمە ناو بوارەکە ناوەڵام من یاریزانی باتمینتون بۆم ڕیشە هەوائیە یاریەکی تاکی بوو زۆر جار باسم کردو لە کەناڵی کەی 24 بارنامەیەکی ئەوە لەسەر ژیان نامەی من دروست کرد یاری باتمینتون یاریەکی تاکی بوو بۆ من زۆر زەحمەت بوو بەتەنێ لە ئاکرێ بێمە دهۆک لە ئاکرێ بچمە هەولێر چون یاریزانێک بەتەنێت بە تاکی زۆر زەحمەت بوو ئەوە بوو کە ڕاهێنەرم ئامۆژگاری کردم گوتی تیپ هەیە ئەی تۆپی دەست ئەویش هەر بە دەست دەکرێتن یعنی قوەتی دەستی دەوێتن ئەمنی هینە تۆپی دەست یەکێکە لەو یاریانەی کە ئەمە دەتوانین زۆر جار باسم کردووە ئەمە زۆر گلەی دەکەین یاریەکی فەراموش کراوە 4 ساڵ جارێک وەکو موندیال بتۆڵە بۆ دەکرێتەوە ئێمە حەز دەکەین یعنی تەوەر لەسە ئەوەی بکرێتەوە کە چون ئەمە بتوانین ئەو گلیانەکە هەینە بیکەینە پلان و بیکەینە بڵین خاڵی باش کە بتوانین ئەو یاریە بەرەو پێش ببین چۆن توانیتانە لەو گلەیانە چۆنەڵێت بەرهەمێکتان هەبێت باوەڕ بکە هەر گلەی بووە هەر گلەی بۆ ئێستا ئێرە سەکۆیەکە کە گلەیەکان یعنی تەوەر حەز دەکەم لەسەوەی بیت کە بڵێن پلان چییە بوو بەرەو پێشبردننی ئەو یاریە یان هەموو یاریەکان کە تایبەت بە خانمان و ئافرەتانی کوردستان و عێراق ئەمە زۆر جار کە خۆڵێک لەسەر ئاستی کوردستان دەکرێتەوە ئەهمال دەکەین چون ئەوە خۆمان ئامادە دەکەین بۆ خۆلی عێراق ئەوەش کە من زۆر نیگەران دەکە لەبەر ئەوەی کە ئەمن هەوڵێک نەدەم کە ئەو یاریە لە ناو خودی کوردستان بەرەو پێش بم لە عێراق بەرەو پێش ناچێتن ئێستا من 5 ساڵ بەتەڵی عێراق تکرارن لەسەر یەک یعنی ئەوەنەوە دا ببڕێم 3 ساڵ لە یانێ هەولێر ئەمن بەتەڵی عێراق بوویمە ساڵێک لە زانکو ئەو ساڵش لە کەرکووک وەکو مشرف ئەوە یعنی 5 ساڵ کەم نییە هیچ لە مێژوو هیچ یاریزانێک لە پیا و لە ژنان دەتوانین بڵێن ئەو ڕقەمە قیاسیە نییە کە 5 ساڵ تکراران بۆچی ئەمن بەتەڵی عێراق بم و دەزانم کە عێراق هیچ شتێک ناکە بوو ئەوەی کە ئەو یاریە بەرەو پێش بچێت تەنها ئەوەیە کە فترەیەکە بتوڵەکە دەکرێت و هەرکەس بە ماڵی خۆی لە دەرەوە بەشداریت کردی هەر لە ناو لە ئاسیا و لە وڵاتانی ئاسیا و عەرەبی بەشداریمان کردیە لە وڵاتی تونس چوویمە لە ئوردن جەزایر جارێکی تریش لە تونس یعنی ئەمن بەشداریم لە خۆلی ئاسیا و عەرەبیش کردووە بەڵام ئەنجامەکان دڵخۆشکار نەبووینە لەبەر ئەوەی هەر بەشداریکردنە ئەمە زوو جار دەڵێن سەرمانسپی بۆ هەر دەڵێن بەشداریکردنە ئەمە حەزمان لەیە کە جددی کار بۆ ئەوەی بکرێتن کە ئەمە بتوانین پلانێک دانین وەرزشی خانمان بەرەو پێش ببین هەوڵ بدەین کە ئەوەی بۆ ئێمە نەکرایە بۆ جیلی دوای ئێمە بکرێتن کەواتە لەسەر جیلی داهاتوو ئەو دڵەپڕی تۆ کە ئەمەندە گلەی تایە باسی ئەوە بکەین کە زۆر جار هونەرمەندێک کاچێتە سەر تەختەی شانۆ یان هونەری نواندنەکات و ئەکتەرێکە ئەڵێن پێی ئەڵێن حەزەکەیت منداڵەکەت ببێ بە ئەکتەر ئەڵێن نانانە ئەو من چەرمەسەریەی بینیمە ئەو ناخۆشی نامێ ئەو بیبینێت باسینەوەی ئاین دەست حەز ئەکەی ئەگەر کچت هەبێت هایتم کوڕێک و کچێکم خوانەی بڕێ تەمەن درێژ بنیاخوا ئەڵی بچێتە ناو بواری وەرزش ئەوەی کە تۆ بینی تۆ ئەوش بیبینی هەردووکیان یاریزان تایکواندون بۆ خۆم یعنی دەیان بەم و داهێنم بەس ئەو فترێکە لەبەر خوێندن هەندێک دابڕاینە
بەڵام بوو پرسیارەکەی تو وەڵامەکەی من نەخێرە لەبەر ئەوەی من دەزانم کە ئایندەیان باش نابێ من حەزەکەی من ئەوەی کردووە من بمێنمەوە تا ئێستا هەتا ئەو دقەی کە لای جەنابەت دانیشتیمە حەزێک بووە کە بە هیچ شێوێک ئەو حەزە نەبوویتە داهاتێک بوو ژیانی من نەبوو ژیانی ئایلەی من هەر ئەوەندە بووە کە ئەمن حەزەکەی خۆم بڵێن نەمتوانیە کنترۆلی بکەم و زاڵ بم لەسەری بەردەوامیش لەسەر حەزەکان ما بوومە نەمتوانیەوە کۆنتڕۆلەکەم بەس دواتر بیرم کردوتە وتمە ژیان چەندێکە با هیچ نەبێ خۆ من ئەگەر هەر بۆ دەستکەوتەکەش نەبێت لەناو ئەو حەزەیە بتوانم دواتر کە چوومە تەمەێنێکڵە کردە پەشیمان بە نەک ناکردە پەشیمان من مەسلەی من ئێمە مێژوت و مار دەکەین بەڵێ بوو نمونە من ئەو ساڵ بۆ حەزی خۆم چوون بەشداریم کرد لە خۆلی عێراق وەکو سەرپرشتی تیپی کچانی کەرکک من بوومە پاڵاوان دەستکەوتم نەبوو بەڵام یعنی وەکو دەستکەوتی مادیم نەبوو بەڵام پاڵاوان بوو مێژوم دروست کرد هەتا چەند ساڵی تر باز دەکرێنەوە کە چوون یانەی فەتاتی کەرکک چەندین ساڵ نەیتوانی ببتە پاڵاوانی عێراق کەسێک هات ناوی کاژین بوو لە ئاکرێەوە بۆ هەولێرەوە بەرەو کەرکک توانی ئەو تیپەی کە چەندین ساڵە بوونی سەرکەوتنی بوونی پاڵاو بوونی نەیکرد بوو توانی بیکات یعنی ئەوە دەستکەوتێکی معنەوی زۆر گەورەیە هەر بوو من هەر بوو ئەو شارێکە ئەمن چوویمان ناوی و دەمێنێتەوە لە مێژوو ڕحم بە کەس ناکە بێگومان کاژین هیوادارم ببیتە سەرۆکی یانەیە کە ئەو یانەیە تایبەت بێ بە خانمان و ببێتە سەرچاوەیەکی داهاتیش و بە شێوەیەک بێ کە کوردستان بە هەموو جیهان بناسێنێت چاوەڕوانی ئەوەت لێکرێت خانمێکی زۆر ئازادیاری سەلامەت بژیتن ئەوەی کە گرنگە ئێمە بە لە شاشەی تەلەڤیزیۆنەکە ئێوە باسی بکەین کە کەسی شیاو بۆ شوێنی شیاو یعنی ئێستا ئەمن بمە نوێنەری دە نەفەر بێم لێرە دانیشم ئەو دە نەفەرە ئێهمال بکەم خواردن نەدەمێ ژیانیان بۆ دروست نەکەم من چۆن نوێنەرێک دەبم و چۆن دەتوانم ئەو نوێنەراتی خۆم بسەلمێنم یان چۆن خەوێکی ئارام دەکەم کە ئەو دە نەفەرە سەر بە منن و ئەمە نوێنەرێکی خراپم کەسی شیاو بۆ شوێنی شیاو بەو هیوای کە بتوانین ڕۆژێک ئەو دڵە پڕگلەیە بە پێچەوانەوە بێت باسی ئەوانە بکەین کە چۆن دەستکەوتەکان بەدەست هاتوون لە کوردستانێک کە خاوەن دەوڵەتێکە و بە ناوی کوردستان و بە ئاڵای کوردستان و باوەڕ بکە دەستکەوتەکان زۆرن ئاتا گەبەز بکەم دوو کتابی بینم تەواو نابێت چون ئەوە 18 ساڵە من لە ناو ئەو بوارە هیوادارم ئەو کچانێکە حەزیان لە وەرزشی هەیە زووترین وەخت بتوانن بە شێوەی پرۆفشنال بێنە ناو ئیشەکە و بە پرۆفشنالەکە تعامل بکەن سپاس دەکەین کاژین ئەکرەیی کە ئەم بەیانێ لەگەڵمان بوویت بە وزە بۆ کچانی کە یانوێ هەنگاو سپاس بۆ تۆ گەلێک مەمنون سپاس بۆ